الله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار مسلمانان بەڕێز خۆشەویست لەو تاری پێشوودا باسی دوو مەرجمان کرد لە مەرجەکانی قبولبوونی وشەی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم ئەو کەسێک کە شایەتمان دەهێنێ ئەبێ علم و زانیاری هەبێ بەوەی کە معنای لا إله إلا الله چییە ئەبێ بەڕاستی بڵێ لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم بەدەم و بەکردەوە بیسەلمێنێ کە بەڕاستی شوێن کەوتووی لا إله إلا الله مەرجی سێم و مەرجی چوارەم لە مەرجەکانی قبولبوونی لا إله إلا الله کاتێک کە تۆ دەڵێی لا إله إلا الله چۆن لا إله إلا الله کەت قبول دەبێت سێم مەرج القبول المنافي للرد ئەبێت تۆ وشەی لا إله إلا الله قبول کەی واتە بە زمان دەری ببڕی والإنقياد والتسليم مرجي چوارم لمرجكاني قبول بوني لا إله إلا الله أبي خوت يكلاب كيتوا تسليمي فرماني خوا وبيغمري خوابي صلى الله عليه وسلم بكر دوا كانت چونك قبول بون زانان دفرمون بزمان دبت خو تسليم كردنو خو يكلا كردنوش بچي دبت بو دبي بكر دوا بيسلماني كتوشون كتوي لا إله إلا الله بو يا خوای پروردگار قرآنی پیروزا دفرميت إنهم كانوا إذا قيل لهم لا إله إلا الله يستكبرون ويقولون أئنا لتارك آلهتنا لشاعر مجنون كاتك بكافر كان دوترا ببتفرستكان بلين لا إله إلا الله تكبريان هبو بزمان قبوليان نأكر بلين لا إله إلا الله شونك ديانزاني لا إله إلا الله معناه تشيا كوتيان لا إله إلا الله نبي عبادة وغير خواب كريه لبر أو بزمان آمادنا بون بلن لا إله إلا الله تكبريان هبو خويان بقورة زاني لبرانبر دربريني وشي لا إله إلا الله دا أوان قبوليان نذكرت چونك ديان زاني اگر قبولي بكن أبي انقياديان تابي خويان يكلا بكن أو تسليمي فرماني خوابن لبر أو آماده بون لا إله إلا الله بهيج جورك آمادنا بون دري ببرن بلام آماده بون بلن لا إله إلا الله نخيرش إما آمادين بلين بلام زور جار بكردو آمادنين بكردو كان من أي سلمينين كإما آمادنين لا إله إلا الله تطبيقين بلام بزمان كسمان عيبانية بلام بابي كردو زور بمان خرابين زور بمان كردو كان من خرابة دجايتي برنامج خوادكين بكردو كان من بلام آقام لخومانية لبرو آقاداري خومان بين قبول لا إله إلا الله بكين وتسليمي فرماني خواهي پرودگاریش بین او ایمان داری راستقینه او لا اله الا الله راستقینه که تو قبولی بکیت و بزمان داری ببری بکردوش بیسلمینی که تو شون کتوی لا اله الا الله محمد رسول الله صلی الله علیه وسلم باید یعنود اما آمادنین واز لخواکانی خومن بهنین لشاعر مجنون لبر خاطری محمد صلی الله علیه وسلم كشاعر و شیطه بپیغمبری خوایان دو صلصم شیط شاعر سحر باس او کسیشی شوینی اوان بکوید ئەبێ هەموو شتێک قبول بکات هەموو کاتێکیش
ئەبێ ئاگاداری خۆمان بین هەرچەندێ چاک بی کەسانێک هەیە دەیانەوێت بڕوخێنن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نصیحەتی مسلمانانی دەکرد و خەڵکی دەکرد ئەبوو لەهەب لەولاوە دەهات ئەوێ من برازای منە شێتە بە قسەی مەکەن بە قسەی مەکەن ئەمە شێتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێت لە قەڵەم ئەدرێ لەلایەنی مامەی خۆیەوە کە برای باوکێتی بۆیە ئەوان ئامادە نەبوون قبوڵی لا إله إلا الله بکەن بۆیە بە کافری مردن ئەبوو طالب ئامادە نەبوو بڵێ لا إله إلا الله چونکە دەیزانی بڵێ لا إله إلا الله ئەبێ قەناعەتی بۆ هەموو بتە نەمێنێ خوا گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێت فلا وربك لا يؤمنون سوێن بە پەروەردگاری تۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هیچ کەسێک لە مسلمانان ئیمانی نییە ئیماندار نییە هەتا چی کاتێک حتى يحكموك فيما شجر بينهم هەتا محەممەد صلی الله عليه وسلم تۆ نەکەن بە حاکم لە نێوان خۆیاندا سەبارەت بە هەر کێشە و مشکلەیەکە لە نێوانیانە دروستە بێت سوێن بە پەروەردگاری تۆ هیچ کەسێک ئیمانی نییە هەتا تۆ نەکەن بە حاکم لە نێوان خۆیاندا بۆ هەر کێشە و مشکلەیەکە هەیان بێت ئەگە تۆش ئەتەوێ ئیماندار بی خوا نەفی ئیمانت لێ نەکا پێویستە ئاگاداری خۆت بیت ئەبێ محەممەد صلی الله عليه وسلم بگەیتە حاکمی خۆت هەر کێشە و مشکلەیەکت هەبوو بڵێ شەرعی خوا چیم پێ بڵێ لەگەڵ شەرعی خواتە بۆیە بەڵام بەداخەوە مسلمانان زۆر هەیە بە زمان دەڵێن لا إله إلا الله بەڵام مەرجی چوارەمیان تیان نییە ئامادە نین تەسلیمی فەرمانی خوا بن ئەگەر بزانن بە شەرعی خوا شتەکە شمولیان دەکات دەیکەن ئەگەر ناپەنا ئەبەنە بەر قانونێک کە مخالفەی شەرعی خوایە والله هەرچی قانونی ئەم دنیایە هەیە شتێکت بۆ حەڵاڵ بکە مادەم خوا حرامی کرد بێ هەر حرامە هەرچی قانونی دنیا هەیە شتێکت بۆ حەڵاڵ کە هەر حرامە مادەم خوا حرامی کرد بێ ئاگاداری خۆتان بن سوێن بە خوا خوای گەورە خۆی دەفەرمێ سوێن بە پەروەردگارت ئیمانی نییە هیچ کەسێک هەتا تۆ نەکەن بە حاکم لە نێوان خۆیانە بۆ هەموو کێشە و مشکلەیە ئەبێ ئاگاداری و خاڵە بی بە شەرع و بە قانون نە بە شەرعی خوا تۆ ئەبێ ئاگاداری خۆت بیت شەرعی خوا تەطبیق بکە شەرعی خوا چی بە تۆدا ئەو ماڵی تۆیە و حەڵاڵی تۆیە شەرعی خوا هەرچی بە تۆ نەدا هەرچی قانونی سەرزەوی هەیە بۆت حەڵاڵ کە هەر حرام خۆریت و حرامت خواردووە زۆرێک لە مسلمانان ئەوە هەیە بەداخەوە مسلمانێک دەبینیت ئامادە نییە تەسلیمی فەرمانی خوا بێ گوێی لە حەڵاڵ و حرام نییە مردوو ئەکاتە زین و زیندوو ئەکاتە مردوو لە پێناو پارەپولێکی دنیادا قەبرەکەی خۆی تاریک کردووە تەسلیمی فەرمانی خوا نییە ئەگەر تۆ شوێنکەوتووی لا إله إلا الله بی ئەبێت تەسلیمی فەرمانی خوا بیت خوا چی بە تۆدا ئەوە حەڵاڵی تۆ و ئەوەشی بە تۆی نەدا حرامە بۆ تۆ ئیتر بە دوای پێچوو پەنا مەگەڕێ بە دوای ئەم لا ئەولا مەگەڕێ هەرچی خەڵکی سەر زەوی هەیە هەڵبسێت بۆ ئەوی شتێکی حرام حەڵاڵ بکە حەڵاڵ ناکرێت ئاگاداری ئەو خاڵە بن لەخوا بترسن ئەگەر شوێنکەوتووی لا إله إلا الله و بە زمان دەڵێن لا إله إلا الله ئەبێ ڕازگۆ بن لە جومعی پێشەوە باسمان کرد و ئەبێ قبوڵیشی بکەیت و ئەبێ خۆشت تەسلیمی فەرمانی خوای پەروەردگار بکەی ئەو کاتە تۆ لا إله إلا الله کەت قبوڵە ئەگەر تۆ بڵێ لا إله إلا الله و شەرعی خوا شتێکت پێ نەدا لە پێچێک و بۆ خۆتی حەڵاڵ کەی ئەوە لا إله إلا الله تەطبیق نەکردووە خوا ئەو لا إله إلا الله لە تۆ قبوڵ ناکە چونکە فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ئەو ئاەتی قورئانە آية 65 سورة النساء هیچ کەسێک ئیمانی نییە هەتا محەممەد صلی الله عليه وسلم نەکاتە حاکم لە نێوان خۆیانە بۆ هەموو کێشە و مشکلەکان ئەمە خاڵی یەکەم خاڵ ئەگەر دەتەوێت ئیماندار بی بە ئیمانداری بمری ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاکمی تۆ بێ دادوەری تۆ بێ حەق و ڕاستیەکان بە تۆ بڵێ ئەمە ئەبێ شەرعی خوا حاکم بێ لە نێوان ئێمەدا ئەگەر کێشە و مشکلەیەکمان هەبوو یەکەم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت نكهر أو بكيت حاكم وكيفاته لا أبي كم خال شرعي خوا حاكم بيت دوم أوي خوا بيداي أوي بيغمري خوا صلى الله عليه وسلم بيداي أبي بي راضي بي لضلا والزوزورش بيت خوش بيه نابي هيج خمخفته هيج رقوچينيك هيج ناحزيك هيج ناراضيبونك لضلي تواهبت أو آياتي قرآن ثم لا يجد في أنفسهم حرجا مما قضيت
أي محمد صلى الله عليه وسلم تو هر حكم كدا بسر يعني أبي أوان زور بيان خوش ببي راضي بن ويسلم تسليما تسليمش بن كاتسي خال باس كده خلقيا شرعي خواتك حاكم خالي كم تطبيق لا آياتك بلام خالي دوام كبي خوش بي خوش نية خالي سيمش تسليم نابيه أو حقك لا يأتي نايقرين أنتو بخاونكي كواتا أو كسانا خواي قرد فرمي إيمان يانية بابا خوتا أنا بتنوى شرعي خوات كده حاكم لنيوان خوتا قرآن وحديث كده حاكم لك لنيوان خوت وخلشي أبو مشكلة وكيشكاني خوت أبي حاكم بي أو قرآن وحديث حكمي توبكات وأبي زور بضلي كيف فراوانه وحكمكي خوا ورقري وتسليمي فرماني خوابيت أو كاتتو إيمان دارش أو كاتتو لا إله إلا الله قد قبوله أجر شرعي خوات كده حاكم بلام شرعي خوا بتوي ندا تو مخالفت كردو ناراضي بتو ندا أو براسي خواي پروردگار هرشي جهنم تليتكت خوا دخاتنا أو جهنم وتشوف حقي خلقي دخوي ما في خلقي دخوي إما براسي أبي بكر دوبي سلمانين كإما براسي دمانا يوت خوا لخما راسيكي أو خوا وبيغمري خوا صلى الله عليه وسلم بإما يبدن مالي إما إنساني مسلمان أبي الأخوة بترسيه تقوى خواب كات في غمري خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح دا كإمام بخاري مسلم بما رواية كان رحمتي خواه پروردگار يعني لبت بس بجواني جو بقرين إنساني خوانات شونا إنساني تمحكارو خرابيش شونا بابزاني چليك من قيشنو تا أم مرحلة أم كساني كبي غمري خواه باسي كان صلى الله عليه وسلم اتشون بونا لأخوة ترساون ورعيان هبو تقويان هبو پیغمبری خوا فرمی صلی الله علیه و سلم پیاوێک ئەرزێکی لە پیاوێکی تر کڕی پیاوێک زەویەکی کڕی لە پیاوێکی تر ئەو پیاوەی کە زەویەکەی کڕی تەماشای کرد گۆزەی ئاڵتون کوپی ئاڵتون لە ناو عەرزەکەیە عەرزێکی کڕیوە بەڵام کاتێ بزانە هەڵی کەندۆ چی لێ کردووە تەماشای کرد گۆزەی ئاڵتون لە ناو عەرزەکەدایە خەڵکی باشەیە الحەمدوللا خەڵکی باشەیە خۆی لە حرام دەپارێزێ هەر پارێک بدۆزێتە زۆر بێ یا کەم بێ دەیگەڕێنێتەوە بە خاوەنی خۆی هەوڵەدات بەڵام هەیشە گوێی پێ نییە لە خوا ناترسێ و گوێی بە قیامەتی خۆی نییە و قەبرەکەی خۆی نییە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم ئەم پیاوەی کە عەرزەکەی کڕی تەماشای کرد کوپەی ئاڵتوونی تیا دۆزیەوە بانگی کابرای خاوەن عەرزی کرد کە لە عەرزەکەی لێ کڕیوە وتی ئەم کوپە ئاڵتوونە بۆ خۆت بەرەوە من عەرزەکەم لە تۆ کڕیوە ئاڵتوونم لە تۆ نەکڕیوە سيري أو ورعك سيري أو تقوايك من أرزم لتو كريوا نك آلتون ما دام أرزك لأصلا هي تويا آلتونك شي تويا أي شوتي من زاوية كم بتوف الروشتو لقال أوشي كلا ناوي داي من تماحم تيانية هردو كان زور لأخوة ترزبون زور حلال خوربون رحمتي خواهي پردگار يعني بيت أم دلكاك من أو زاوية لتو كريوا بەڵام من خۆ ئاڵتوونەکەم لە تۆ نەکڕیوە ئەوش دەڵێ من بە هەموو شتێکەوە تۆم پڕۆشتووە بەڵام بەداخەوە مسلمانانێکی زۆرەیە ئەرزیان فرۆشتووە خانوویان بە خەڵکی فرۆشتووە ئێستا نایکەن ناو کابراوە داوای پارەی لێکن وەڵڵاهی 250 لێ بسێنی حرامە وەڵڵاهی دزیە لە خوا بترسە لا إله إلا الله قبول كتسليم بفرماني خوا والله كاكا أو أنا بارم لدي خانوك ناكم بناوتوا زوجك ناكم بناوتوا داوي باري ليكا كادي خوي خانوك يفرشتوها الله والله كاكا من عرزكم بتونا فروش خانوكم بتوفروش أي باش جنابت أو كاتب واتنوت أو روشك بيتفروش بونا وكاكا أرزكي خمس خانوك بخود بره هيكلك بخود بره باش خانو أفروش ليه بتشي عقلك وتو الله والله من أرزكم بتونا فروشتوها تو بيت فروشتو تواو بأرز بخانو بلان بو أمرو يخي أقريتو لأخوانا ترسي تقوى إخواناكي بلان في غمري إخوانا فرمي صلى الله عليه وسلم نكابراي خاون أرز قبولي كر آلتونك ورقريه نأوشي كأرزكي كريوا قبولي كر آلتونك بخي بريه أو كاتشون بلاي كسيك حكم لنيواني أنا بكات چون بلاي بياوكا كسيكي شارەزا بۆ ئیتر نازانین پێغەمبەران بۆ سەلامی خوایان سەر بێ پیا و چاکان بۆ نازانین بەڵام کەسێکی عالم و شارەزا بووە پیانی فەرموو ئێوە کوڕ و کچتان هەیە یەکیان وتی من کوڕێکم هەیە ئەو کچتە وتی من کچێکم هەیە کچ و کوڕەکەیان لە یەکتری مارە بڕی ئەو ئاڵتوونەیان کردە مارەی بۆ کچ و کوڕەکە ئەوە ئینسانی خواناس ئەوە تەسلیمی فەرمانی خوا بە حەڵال خۆر بە
لەبەر ئەوە کچوکوڕەکەیان لە یەکتری مارە بڕی ئەو ئاڵتونەش کە دۆزرا بوو هیچ کەسێکیان بۆ خۆیان نان برد وەکو وەرع و تەقوایەک. ئیمامی کەهمەس ڕەحمەتی خوای لێبێت لە کوفە بوو، دینارێکی ئاڵتونی بزر کرد، دوای دینارێکی دۆزیەوە فەرمووی لەوانەیە ئەم دینارەکەی من نەبوو بێ، هەڵی نەگرت. دەگەڕەوە ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێبێت لە سەردەمی خۆیدا کۆمەڵێ مەڕوو بزن لە شاری مەدینە دزرا. ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێبێت پرسیار لە کەسێکی شارەزا کرد لە ئاژەڵا کە ئاژەڵدار بوو، فەرمووی مەڕوو بزن چەند ساڵ ئەژی؟ وتی تەقریبەن 7-8 ساڵی ئەژی، هەتا 7-8 ساڵ گۆشتی مەڕوو بزنی نەخوارد. ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێبێت بۆچی؟ خۆ حەڵاڵ بوو بیخوا. ئەی فەرموو ئەترسم ئەو گۆشتەی کە من لە بازار ئەیکڕم عاید بەو مەڕوو بزنە دزراوە بێت، لەبەرەوە خۆمی لێ پارێزم. خۆ ئەمە تەقوایە، ئەمە وەرع لە تەقوا بەرسرە. دەبا ئێمەش وەرعمانە بێ. ئەم دوو پیاوە ئیمامی ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێت دەفەرمێ لەو پەڕی وەرعا بوونە، لەو پەڕی تەقوادا بوونە، ئامادەنین ئاڵتون بخۆن چونکە ئەو دەڵێ هی تۆی، ئەو دەڵێ هی تۆیە. خوای گەورەش دەروی خێریان لێ دەکاتەوە، دەبێتە سەدەقە و خێری بۆ قیامەتی هەردوو لایەن. کچوکوڕی لە یەکتری مارە بڕن و ئاڵتونەکەش بۆ کچوکوڕەکە دەبێت، بۆ هیچیان نابێت. ئەمە تەسلیم بوونە بە فەرمانی خوا، ئەمە مەرج قبوڵبوونی لا ئیلاهە ئیلا اللهە. تۆش ئەوەی حەقی خۆت نییە و شمولت ناکە، مەی خۆ لە خوا بترسە، تەقوای خوا بکە، وەکو ئیمامی مالک لە خوا بترسە. بەڵام ئێمە زۆربەمان لە حەڵاڵ و حرامە تێکەوتوینە، گوێمان لێی نییە، بەس پارەمان دەستکەوێ، هەوڵ دەدەین لە پێناو پارەدا هەموو شتێک بکەین. زۆربەمان بەس بیرکەنەوە چەندێکمان ئێستا مەعاشی حراممان هەیە، معاشی زیادەمان لە ژێرەوە کردووە بە مخالەفە، بە واسیتە ناحەق و حەقمان تێکەڵاو کردووە. با معاشەکانتان ببڕن، ئەو شتێکە بە ناحەق دەست ئێوە کەوتووە بیبڕن، لە خوا بترسن، بۆ منداڵ خۆتان خراپ مەکەن، بۆ هیچ کەسێ خۆتان خراپ مەکەن، هەر کەسە بتێشێتە ناو قەبری خۆیەوە. یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی، لە گوناهەکانمان خۆش بین. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وآله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. مرجي بينجم لمرجەکانی قبولبوونی لا إله إلا الله دوای ئەوەی کە علم و زانیاریت هەبوو، هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ذاتی پیرۆزی ئەڵڵا نەبێ، دوای ئەوەی کە بەڕاستی شایەتمانێکی حەقت هێنا و بەڕاستی بەدەم و بەکردەوە سەمانە تۆ شوێنکەوتووی لا إله إلا الله، دوای ئەوەی لا إله إلا الله قبول کرد و ئەوەشی لا إله إلا الله بە تۆیدا قبولت کرد و تەسلیمی فەرمانی خوایش بووی، ئەمجا خاڵی پێنجەم دێتە پێشەوە، مەرجی پێنجەم لە مەرجەکانی قبولبوونی لا إله إلا الله. ئەم مەرجانت تیان نەبێت لا إله إلا الله کەت قبول نابێت. خوا ڕەحمە لێ بکە بمان پارێزی. اليقين المنافي للشك والريب. ئەبێ کاتێ وتت لا إله إلا الله یەقینت هەبێ، واتە هیچ گومانێکت نەبێ لەوەدا کە خوای گەورە تاک و تەنهایە، شەریکی نییە، هاوبەشی نییە. ئەگە پرسیار لە هەر موسڵمانێ بکەی ئایا خوای گەورە بۆ ئەرز و ئاسمان کە دروستی کرد و هەموو بوونەوەر کە خوای گەورە دروستی کرد ئایا شەریکی هەبوو؟ بێگومان هەمومان دەڵێین نەخێر. خوای گەورە لە دروستکردنی ئەرز و ئاسمانە و هەموو بوونەوەردا هیچ شەریکێکی نەبووە، بەتەنەها ذاتی پیرۆزی خۆی هەموو بوونەوەری دروست کردووە. دا ئەوەش بزانن مادەم خوای پەروەردگار بێشەریکە لە موڵک و دەسەڵاتە، لە عیبادەتیشا خوای پەروەردگار بێشەریکە، شەریکی نییە و هاوبەشی نییە. خوای گەورە تاک و تەنهایە و شەریکی نییە. تۆش مەچۆ غەیری خوا بپەرستی و خوا واز دێ بهێنی، یا لەگەڵ خوادا کەسێتر بپەرستی، ئەو کاتە تۆ پەنا بەخوا خەسیرە دنیا و الآخرە، لە دنیا و لە قیامەتە خەسارەتمەند دەبی، چونکە شەریکت بۆ خوا بڕیارداوە. ئەبێ یەقینت هەبێ، دڵنیابی، بێگومان بی لەوەی هیچ خوایەک بە حەق و بەڕاستی نییە کە شایستی پەرستن بێ ئیلا ذاتی پیرۆزی ئەڵڵا نەبێت. ئەبێ یەقینت هەبێ. هەر کەسێک گومانی هەبوو
لە خوای پەروەردگارە پەنا بەخوا ئەوە مسلمان نییە. بڵێ خوا هەیە نییە پەنا بەخوا، ئەوە پەنا بەخوا مسلمان نییە. هەر کەسێک گومانی لا إله إلا الله دا هەبوو بڵێ تۆ بڵێ لەگەڵ خوادا کەسێتر بوونەوەری دروست نەکرد بێ، ئەوە پەنا بەخوا لا إله إلا الله قبول نییە، مسلمان نییە، چونکە لە بوونی خوادا لە دەسەڵاتی خوادا گومانی هەیە. ئەبێ لە قیامەتا گومانمان نەبێت. هەر کەسێ باوەڕی بە قیامەت نەبێت یا گومانی لە بوونی قیامەتە هەبێ، ئەوە ئەکەفەرتە بالذی خەلەقەکە من توراب، گومانی تیانێ بە نەسی قورئان ئەو کەسە پێ باوەڕە. بڵێ باوەڕم بە قیامەت نییە یا لە گوماندام بەرامبەر بە قیامەت. قیامەت دێیان نایەت. بۆیە بەداخەوە ئێمە زۆر جار ئاگامان لە خۆمان نییە. هەندێک کەسمان تایە دەڵێ کێ لە قیامەت وا هاتوۆتەوە؟ پەنا بە خوای گەورە، ئەو کوفرە، ئەوە دژایەتیکردنی دینی خوایە، ئەوە بەتاڵبوونەوەی لا إله إلا اللهە. کێ لە قیامەت وا هاتوۆتەوە؟ واتە کێ لە ڕاستە؟ مەبەستیانەوەی کێ لە وایە؟ پەنا بە خوای پەروەردگار مسلمان ئاگاداری دەمی خۆی بێ، بزانە چی ئەڵێ و چی ناڵێ. إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا. خوای گەورە دەفەرمێ ئیمانداری ڕاستەقینە ئەوانن ئیمانیان بەخوا و پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم، دوای ئەوە هیچ گومانێکیان نییە لە ڕاستێتی خوای پەروەردگارە، هیچ گومانێکیان نییە لە ڕاستێتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم، کە آخر پێغەمبەرە صلی الله عليه وسلم، دوای ئەو هیچ پێغەمبەرێک نایە صلی الله عليه وسلم. کەواتە ئیماندار ئەبێ یەقینی هەبێ، بێگومان بێ لەوەی خوای گەورە تاک و تەنهایە، و تەنها کەسێکیش کە ئینسانی مسلمان شوێنی بکەوێ بە فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا ئەشهد أن لا إله إلا الله وأني رسول الله. خۆی دەفەرمێ شایەتمان دەهێنم، شایەتی دەدەم هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ذاتی پیرۆزی ئەڵڵا نەبێ، و شایەتیش ئەدەم کە من پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم. جا پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لا يلقى الله بهما عبد غير شاك فيهما إلا دخل الجنة، رواه مسلم. هیچ کەسێک نییە بەم شایەتمانە بکاتە خزمەتی خوا لا إله إلا الله محمد رسول الله صلی الله عليه وسلم. هەر کەسێ بەم شایەتمانەوە بگاتە خزمەتی خوا بەڵام گومانی لە شایەتمانەکەیدا نەبێ ئیلا دەچێتە بەهەشتەوە، خوا دەیخاتە بەهەشتەوە، چونکە بە یەقینی و بێگومانە لەو وشەی کە دەری ئەبڕێ بە زمان. کەواتە ئەوەی بە زمان دەیڵێن پێویستە لە دڵەوە یەقینمان هەبێ و قەناعەتمان پێ بێت، چونکە تۆ بە زمان دەیڵێ بەڵام گرنگ ئەوەیە دڵت لەگەڵ زمانتا مطابق بێت، دڵت مخالفەی زمانت نەبێت، چکۆ صیفەت ئینسانی منافقە. با بەڕاستی قبولی لا إله إلا الله بکەین. ئەوەی لا إله إلا الله سەر ئێمەی داناوە با قبولی کەین و تەسلیمی فەرمانی خوا بین، با یەقینمان هەبێ و بێگومان بین لە ڕاستێتی ئەوەی کە خوای پەروەردگار تاک و تەنهایە و شەریکی نییە. بەڵام ئێمە زۆر جار بەداخەوە تەسلیمی فەرمانی خوا نابین. دوو شت باسەکەین بە کورتی بە ویستی خوای پەروەردگار. یەکەمیان زۆرێک لە مسلمانان خۆشم گوێم لێ بۆ لە ژنمارە بڕینە کاتێککە باسی مارەی ئافرەت ئەکرێ ئەڵێ مامۆستا خۆ کەس توورەکەی بۆ مارەی نەدووریوە. واتە کێ مارەی داوە بە ئافرەت؟ ئافرەت کەی مارەی هەیە؟ با جوان جوان گوێ بگرن ئەو کەسانی کە توورەکەیان بۆ ئافرەتەکانی نەدووری، بۆ مارەی ئافرەتەکان و باوەڕیان بەوە نیە ئافرەت مافی هەبێ و مارەی هەبێت. بۆ ژنمارە بڕینەکە ئامادەی دەڵێ ئەوەنەی بۆ ئەەکەم بەڵام دوایی بۆی ناکات، ئەڵێ هیچ مافێکت نییە تۆ خۆ کەس توورەکەی بۆ مارەی نەدووریوە. گوێم لە ئیمام خەتیب بۆشتی وای وتووە بەداخەوە خەڵکی چاو لە کەسی ئاوا دەکات ئەبێت چۆن لە دینەکەی خوا حاڵی بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح تەرغیبدا بە ژمارە 1807 هاتووە، یەکێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئیمامی جابانە، جابان یەکێک بۆ لە سەحابە کوردەکان، یەک سەحابە بۆ کورد بێ ناوی جابان بووە، بەس بە کوردی خۆیان پێڵێن گاوان، بەس خۆی لە عەرەبیە جابانە. ئەم سەحابە کوردە بەس تەنها ئەم سەحابە بۆ کورد بووە، ئێمەش کوردین. جوان گوێ بگرن بڵێن ئەم سەحابە کوردە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چی بە ئێمە دەفەرمێت کە پێغەمبەر لە پێغەمبەری خوای بیستەوە صلی الله عليه وسلم دەفەرمێت. گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەیفەرموو
أيما رجل تزوج امرأة على ما قل من المهر أو كثر ليس في نفسه أن يؤدي إليها حقها خدعها فمات ولم يؤدي إليها حقها لقي الله يوم القيامة وهو زان. في غمر إخوة فرمي صلى الله عليه وسلم هر پیاوێک ئافرەتێک مارە بکە، مارەیەکە زۆر بێ یا کەم، بەڵام لە دڵی خۆیدا نێتی وابێ مارەیەکەی نەداتێ، مارەیە بڕێ لەسەر مارەیەک زۆرە یا کەمە، بەڵام ئەڵێ لە دڵەوەڵێت بەخوا چای بە دینارێ ناکەوێت، چای بە مسقاڵێ ناکەوێت، نێتی وایە پارەکەی نەداتێ، مارەیەکەی نەداتێ. ئیتر ئەو مارەیە زۆر بێ یا کەم بێت، پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم زۆر یا کەم نەڵێ ئەمە کەمە، چونکە فەرمی على ما قل من المهر أو كثر، زۆر بێ یا کەم هیچ فەرقێکی نییە. ئەفەرمی ئەو پیاوە دەگاتە خزمەتی خوا لە ڕۆژی قیامەتە، خوای گەورە بە ئینسانێکی زیناکەر و داوێن پیسی لە قەڵەمەدات، واتە لەگەڵ خێزانەکەی خۆیان زینای کردووە چونکە مارەی ناداتێ. ئەی ئەو کەسانێ دەڵێن کێ تورەکەی بڕیوە، کێ تورەکەی دووریەوە بۆ خێزانەکەی و مارەیەکەی باگوێتان لەم حەدیسە بێ، سوێن بەخوا ئەگەر نێتان وابێ مارەی بە ئافرەت نەدەن بە ئینسانێکی زیناکە لە قەڵەمە دەچێت ناو جەهەنەم لە قیامەت. ئەوە تەسلیم بە فەرمانی خوا بە. دووەم، مسلمانەکان ڕووەکەمە ئێوە چەندێکتان مافی خوشکەکانتان خواردو و عەرزی خوشکەکانتان داگیر کردووە، چەندێکتان میراتی خوشکەکانتان لایە بیگەڕێننەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە لە ئاەتی 11 و 12 و 13 و 14 سورەتی نیساء باسی میرات دەکات. میراتی ژن ئەوەندەیە، کچ ئەوەندەیە، دایک ئەوەندەیە. خوای گەورە باسی کۆمەڵی میراتەکە، ئەفەرمی ئەمە حدودی خوایە، هەر کەسێک حدودەکانی خوا بپارێزێ و فەرمانی خوا جێبەجێ بکات لەگەڵ فەرمانی پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم، خوای گەورە دەفەرمێ دەیخەمە ناو بەهەشتەوە. ومن يعص الله ورسوله ويتعدى حدوده، هەر کەسێکیش لە مەسەلەی میرات و غەیری میراتە ئەم سنوورانە کە دامناوە ئەمە سنووری خوایە، کچ ئەوەنەی بەرەکەوێ، خوشک ئەوەنەی بەرەکەوێ، ژن ئەوەنەی بەرەکەوێ، دایک ئەوەندەی بەرەکەوێ. خوای گەورە دەفەرمێ هەر کەسێکیش سنوورەکانی خوا ببەزێنێ، سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بکات صلى الله عليه وسلم، يدخله نارا خالدا فيها وله عذاب مهين. خوا دەفەرمێ دەیخەمە ناو جەهەنەمەوە، عەذابێکیشی ئەدەم سەری شۆڕەکەم ناو جەهەنەمە. هەر کەسێکتان بۆیە ئەم دووشتە باسەکەم بە تایبەتی چونکە زۆرێک لە موسڵمانان میراتی باوکیان بەش کردو و ئافرەتەکانیان بێ بەش کردووە. مجتەمەعی ئێمە، کۆمەڵگای ئێمە وا فێر کراوە ئافرەت مافی نییە. وەڵڵاهی هەر کەسێکتان گوێ بگرن، ئەگەر میراتان بەش کرده بێ و خوشکەکانتان بێ بەش کرده بێ، خوای گەورە هەڕەشەی جەهەنەمی لێتان کردووە، بە خۆتان بچنەوە، ماڵەکان بگەڕێنەوە. باشە خێزانەکەی خوشکەکەت شوێ کردو مێردی هەیە، باشە بۆ ئەو خوشکەی تۆ کە مێردی هەیە ئەگە 100,000 بداتە مێردەکەی دوای ماوەی لێسێنێتەوە، لێ پارەکەی خۆم بەرەوە. ئەی باشە بۆ ئێوە مافی ئەم هەموو ئافرەتتان خواردووە، خۆشتان بە نوێشکەرە زانن مە ڕێزی یەکەمە و دووەم و سێمەوە و حرام خۆر بی. ئیمامی سۆفیان دەفەرمێ ڕەحمەتی خوا لێبێ سۆفیانی ثەوری لە ئاخر ڕیزە و نوێژ بکە و بەس حەڵال خۆر بە، لە ئاخر ڕیزە و نوێژکە. ئەمە 4-5 جارە باسیەکە بۆ قیامەت ئەیگەێنم. وەڵڵاهی سوێن بە قورئانی پیرۆز، هەر کەسێک مافی خوشکەکان و کچەکانی بخوا و مافی ئافرەتەکان بخوا لە میراتە و نەیانداتێ و حەقی خۆیان بە زۆر نەداتێ، خوا هەڕەشەی جەهەنەمی لەکردووە. خوای من شاهید بۆ 4-5 جار گەیانەوە لە مزگەوتەوە، هەر کەسێکیش نایگەڕێنێتەوە کەیفی خۆیتی قیامەتی خۆی ئەزانێت، چاک ئەزانێت. خوا دەخاتە ناو جەهەنەمە و دەفەرمێ عەذابێکی شێدەم سەری شۆڕەکەم ناو جەهەنەمە، چونکە سنووری خوای بەزاندووە. خوا سنوورێکی بۆ تۆ داناوە، خوشکەکەت مافی هەیە. زۆرێک دەبینین هەمووی میرات بەش کراوە، چی ئەرز بێ، چی خانوو بێ، چی پارە و پول بێ، چی مەڕ و ماڵات بێ، ئافرەت بەشی نەدراوە. ئەو باوکانیش زاڵمن، ستەمکارن کە ئەزانن مافی ئافرەت هەیە و نایدەنێ. باوکەکانیش بە سەلامەتی ڕزگاریانە بێ، نەکات براکان. باوکەکانیش کە مافی کچەکانیان پێشێل کردووە و لە نێوان کوڕەکانە تەوزیعیان کردووە، ئەوانش ئەو زوڵم و ستەم و ئەو هەڕەشە جەهەنەمە بە دەرەجەک ئەوان نەگرێتەوە، چونکە ئەوان سەبەب بوونە ئەو باوکانە کە کوڕەکانیان حرام بخۆن و کچەکانیان مەحروم بن لە هەموو خێر و بەرەکەتی. کچەکەت میراتی تۆ بەشی هەیە، هەروەکو چۆن کوڕەکەت
بەشی هەیە بە دوو کچ ئەبێ بەقەت کوڕێکی پێ بدرێ ئێتەوە دینی خوایە ئەگەر قبوڵی ئەەکەی شایەتمانەکەت قبوڵ ئەگەر قبوڵی ناکەی بڵێ خوایە گیان ئەوەی تۆ دەڵێ من باوەڕم پێ نییە پەنا بەخۆ بەکردەوە دەڵێ با بە زمان نەڵێ بۆیە لە کۆتاییدا بە بەخۆماندا بچینەوە مەرجەکانی قبوڵبوونی لا إله إلا الله مان باتیا بێ لەو تاری داهاتوە ئینشەڵڵا تەواوی دەکەین مەرجەکانی قبوڵبوونی لا إله إلا الله هیوادارە هەموو لایەک ئیسفادەمان کرد بێ اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوای شفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خوای لە حرام بەدوورمان کەی یا ربی خوای قوتابەکانمان سەرکەوتووکە لەوانەکانیانە یا ربی خوای ئەو مسلمانانە کێشە و مشکیلیان هەیە یا ربی خوای بۆیان حەلکەی یا ربی خوای هێمنی و ئارامی وڵاتەکەمان بپارێزی یا ربی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی لەسەر ئیمان و سونەتمان ژێنی بمان مرێنی یا ربی خوای لە گوناهی ئەم مردوەکانمان خۆش بی ئەو مردوانەی کە دەیناسین و ئەوە کە نایناسین یا ربی خوای ئەم مسلمانانەش بە بەهەشتی پانوبەرین شادکە و لە ئاگری دۆزەخ بەدووریان کە آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه غفور رحيم. يا